شەوان چۆنە خەویت لە بەسمە زانم ماشەڵڵا و لێ بێلەوانەیە بووم بەلایە بتەقێنیت ئەو ماسێ لە خۆ ماشەڵڵا خەوی قورسە بەڵام پێش ئەوە مەبەستم ئەها کەسی لە یەک دنیا ئەم لا ئەولا ئەەکەم خۆمەخەم بەم دیوە خۆمەخەم بەو دیوار خەڵم لە ناکەی لە کامانێ وڵی خۆی ڕێنمایی یەکەیە لەگەر توای دوای نیو کاژمێر دوایش دکتۆرەکە وەڵامان باتەوە زانی و خەو لە ناکەوی هەستە شتێک تۆ چۆنە خەوی من یەکسەر کاچمە ناوچێکەوەی تر کاتی خەوەکی خۆم بەزانم پێویست ناکە سەعاتی پێشۆ بچم خولای خۆمان کوردی هەر دەڵێت تەپاوتل بم تەپاوتلی نایێت تکە خەوەکە هەیە بۆ منە یەک چوەتە ناو جێگەکە دوو چوەتە ناو جێگە ئەوە زۆر بیرەکاتەوە ئەمەنە ئەهێنێت و ئەی بە ئاخرت دەبێت چی بکە داما و بەدەست خۆی نییە ئەڵێ ئەها شەڕێکە لە ناو سەرما ئەندێ ئەوەڕوا ئەم ئەو پەلامارەیە یعنی هەموو شتەکان بەو درێژای ڕۆژە یان ئەگەر بۆ منە بەیانەکەی بە تەما بێکارەکە لەو ناو جێگای دێتەوە بیرخێ بەڵام سەرکو هەر با بڵێن کاتی خەوتن نییە کەسی وهەیە بە درێژایی ڕۆژ بیر ئەکاتەوە ها کوردوتەنی کۆڵی ئەوەنە بە دنیاوە هەڵگرتووە فەقیر شانۆمەلی پێوە نەماوە ئەمەنە بیر لە هەموو بابەتەکە کاتەوە جا ئەم بیرکردنەوە زۆرە زۆر جا کەسەکان هیلاکەکە مێشکی هیلاکەکە دەرونی هیلاکەکە جستەی هیلاکەکە جا چۆن مامەڵە لەگەڵ ئەم گرفتە بکەین با میوانی بەڕێزی بەرنامەکەمان بەڕێز دکتۆر هەژار معروف پزیشکی پسپۆری دەرونی وەڵاممان باتەوە دکتۆر گیان سڵاوی لێبێ زۆر بەخێربێ دیداری دووارێ بەڕێزت جا بەڕێزت پێمان بڵێ دکتۆر زۆر بیرکردنەوە کاتێک کە هاوارمان لەگەڵ بوو لەگەڵەوەی کە دڵێکمان لەگەڵ هاوار بوو سەیری دیمەنە کارمانە کردوێمان لە هاوار گرت بوو لەگەڵ بەڕێزت گفتگۆیەکی کورتیشمان کرد لەسەر ئەوەی کە دکتۆر بۆ منە لای خۆمان زۆرێک لە کەسەکان کاتێک قسەیان لەگەڵا ئەەکەی ئەڵێ زۆر بیر لە شت ئەەکەمەوە ئەها کوردوتەنی هەنێک جار ئەڵێ مامەخەمەم ئەمەنەوە تا لە هەموو شتێک پەیوەندیدار و ناپەیوەندیدار بیرەکاتەوە یان خەمی لێخوا بەڕاستی ئەمە تەنیا لای ئێمە بەم شەوەیە مەبەستم لە پرسیارەکە ئەوەیە کەلتور ئەمە دروستەکە سروشتی مرۆڤە چی واکات ئەم هەموو بیر لە هەموو شتێک بکاتەوە خۆی جارە زۆر بیرکردنەوە چییە زۆر بیرکردنەوە ئەوەیە کە تۆ کاتێکی زۆر بەسەر ئەبەی لە بیرکردنەوە لەسەر چەندین شت چەندین بابەت بەڵام بیرکردنەوەکە و یعنی چۆن ئەڵێ خولانەوەیە لە بازنەیەکی بەتاڵە یعنی سوودی نییە بیرکردنەوەکە نابێ بەهۆی چارەسەرکردنی یەکێ لە کێشەکانی بیرکردنەوەکەت نابێ بەهۆی ئەوەی تۆ بڕێ ینی بچیت لە دوای بیرکردنەوەکە شتێ بکەی ئیشێ بکەی هەنی هەر بیرکردنەوەی ڕووتە لەبەرەوە شتێکی بێسوودە شتێکی زۆر بێسوودە و ئەتوانم بڵێم بیرکردنەوە یعنی یەکێکە لە گرنگترین هۆکانی کەمخەوی زۆر جار خەڵک کە بەشەوە خەوی لێ ناکەوێ ئەم دیوەکە خەوی لێ ناکەوێ یان خەوی لێ ئەەکەوێ دوای ماوەیەک خەبەریە بێتەوە چەند جارێ زۆربەی زۆری هۆکەی بیرکردنەوەی زۆرە بیرکردنەوە لە بازنەیەکی بەتاڵا و بێسوودا اینجا خۆی بیرکردنەوە لە ڕاستیە یعنی دەرکەوتەیەکی ئینسانیە یعنی لە ڕاستیە ئەگەر ئینسان بیر نەکاتەوەی چییە هەموو ئینسانێ بێ بیرکاتەوە و ئەبێ قوڵیش بیرکاتەوە و ئەبێ ڕەخنەگرانەش بیرکاتەوە و ئەبێ ڕەخنە لە خۆگرانەش بیرکاتەوە ینی بیر لە خۆشی بکاتەوە بیر لە ڕەفتاری خۆشی بکاتەوە لەبەرەوە بیرکردنەوە بەگشتی شتێکی باشە ینی شتێکی ئینسانیە لە ڕاستیە ئەگەر ئینسانە بیر نەکاتەوە یعنی هیچ هینێکی نییە و لە هەموو کولتورەکانی ئەم دنیاە بیرکردنەوە هەیە بیرکردنەوەی زۆر و ئەم نوع بیرکردنەوەی کە ئێستا ئێمە باسێکین بیرکردنەوەیکی بێسوود زیان بەخش اینجا پەیوەندی کەوابوو لە هەموو کولتورەکانە هەیە و نییە بڵێ یعنی تایبەتە بە ئێمە لە هەموو کولتورەکانی دنیا هەیە هەموو بەشەرەکانی دنیا بۆی هەیە ئەم کێشەیە هەبێ اینجا زۆر بیرکردنەوە هینە وەکو وتم یەکێکە لە زۆر گرنگەکانی کەمخەویش هۆی زۆرە لە ڕاستیا بیرکردنەوە بێگومان لە کۆمەڵێکە لە وڵاتێکە کە کێشەی گشتی زۆر بێت وانە ئەمەیەتەوە پەیوەندی بە سیستەمی حکومڕانی وڵاتەوە هەیە لەبەرەوە ئەگەر لە وڵاتێکە کە کێشەی گشتی زۆر هەبێ و تاک من و تۆ هیچ دەسەڵاتێکی وامان نەبێ بەسەر چارەسەرکردنی ئەم کێشە گشتیانە بیرکردنەوەی زۆر هەیە لە ناو خەڵکەکە بەڵام لە وڵاتێکە ئەگەر ژیان ڕێکخراپێ وانێ ڕێکخرابێ جوان ڕێکخرابێ تاکەکان کێشیان کەم بێ بێ ئیشی کەم بێ نەداری کەم بێ نایەکسانی نەبێ یان زۆر کەم بێ
شەڕ و شۆڕ نەبێ یا حاڵەتی نەشەڕ نەئاشتی نەبێت ئەنی ئێستا ئەم زروفە ئێمە لە باشووری کوردستانە تیا ئاژین حاڵەتی نەشەڕ نەئاشتیە ینی ئاشتێکی جێگیر نییە حاڵەتی نەشەڕ نەئاشتیەوە تا بەردەوام ئێران درۆنمان تێگرێ هەندێک لە لایەنەکانی شیعە لە خوار و ناوەڕاستی عێراق درۆنمان تێگرێ و ئینمانەکە کەوا بوو ئەگەر بارودۆخی کۆمەڵایەتی سیاسی ئابووری یعنی نەداری بێئیشی ئەگەر ئەمانە زۆر بێ لە کۆمەڵێکە بێگومان بیرکردنەوەی بێسوود زۆر زۆرە بێ لە ناو خەڵکە اینجا بیرکردنەوەی زۆر خۆی لە خۆیان نەخۆشی دەرونی نییە بە هیچ جۆرێ بەڵام چەند نەخۆشیەکی دەرونی هەیە کە هۆکەی فعلەن کە یەکێ لە نیشانەکانی بیرکردنەوەی زۆرە یەکێ لە نیشانەکانی بەڵام هەندێک کەسی تر هەیە هیچ نەخۆشیێکی دەرونیان نییە بەڵام بیریش زۆرەکەنەوە بۆچی وەکوتم کێشەکانی ژیان یعنی بۆ نمونە بیرکردنەوە لە ڕابردوو ینی زۆر جار ئەمە وا لە یەکێکە ئەمە بە تایبەتی بۆ ئەوانەی کە تەمەنیانی تر با بڵێن ئەگاتە چل و دوای چل و ئەوانە وانە کە چۆن نەڵێ ئاوڕێک بۆ ژیانی ڕابردیانێنەوە بیر لە ڕابردووەکەنەوە مەسەلا زۆرتر ئەمانە ینی بیرکردنەوە خولانەوەکەیان چییە بۆ ئەوەم کرد بۆ ئەوەم بەسەر هات بۆ فڵان وای لە من کرد بۆ شانسم نەبوو ئەوە بەسەر من هات ئەم بۆیانە ئەمە زۆر جار پەیوەندی بە ڕابردووەوە هەیە و لە ڕاستیە زیان بەخشە ئەمە یان چونکە ڕابردوو ڕۆژ ئەوەی ڕۆژ دیگەی ئەمە ڕابردوو اینجا جۆرێکی تری زۆر بیرکردنەوە پەیوەندی بە داهاتووەوە هەیە یعنی نادڵنیایی لە داهاتوو لە ئایندەی تاک تۆ بیر ئەەکەیتەوە ئەڵێ باشە ئۆکەی ئێستا من زۆر ئەخوێنم تاقیکردنەوەی کۆتایی پۆلی 12 زۆر ئەخوێنم زۆر متوانم بە خۆمە ئەگەر دەرنەچووم ئەگەر نمرم کەم هێنا ئۆکەی ئێستا من بێ ئیشم سپاس بۆخوا ئیشێکم پیا کردو لە لای فلان کۆمپانیا ئەگەر پاش ماوەیەک منافەسە دروست بوو لە من ناڕازی بوون دەریان کردم یعنی هەموو شتەکان اینجا ئەوانەی کە وەکوتم ئەمە پەیوەندی بە ئایندەوە هەیە ئەمە زۆرتر پەیوەندی بە ترسەوە هەیە بە نیگەرانیەوە هەیە دکتۆر زۆر جار پرسیارێک لە خۆمانەکەین ئەڵێن زۆر بیرکردنەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ زۆر کەس هەیە زۆر بیرەکاتەوە بەڵام هەستەکەی بۆ کەسیشکەی باسەکە یان خۆی لەگەڵ خۆیان قساکە یان ئەوێ بە شتێک دەری ببڕێ هەندێک کەس ئەمە لەناو خۆیان هەڵەگرێ بێدەنگێکی زۆری بۆ دروستەکە و تەنانەت زۆر جار تێکەڵبوونەکانی و لایەنی کۆمەڵایەتی و شوێنی ئیشەکەی بە ڕوخسار وەکو نیشانەی تیا دەرەکەوێت ئەم دوو جۆر کەسە ئەبێت چۆن مامەڵە بکەن یان ئەبێت چۆن مامەڵیان لەگەڵ بکەین خۆی لە ڕاستیە ئێمە چۆن ئەمە ئەەکەین ئەگەر بیرکردنەوەی زۆر لە سنووری خۆی تێپەڕی کاتی کەسەکەی زۆر کوشت بوو بەهۆی ئەوەی کە ڕەفتاری کۆمەڵایەتی کەسەکە بگۆڕێ کە وای لێبێ بۆ نمونە لە ژوورەکەی خۆیان ئیشەکەی ببێ بە بیرکردنەوە ئیتر هیچ لێپرسراوەتیەکی بۆ خێزانەکە بۆ کەسوکار ڕەفیق برادەر هیچی نەمێنێ و دابڕێ لە کۆمەڵ ئەنی هەر خەریکی بیرکردنەوە بێ ئێمە بەڕاستی ئەمە ئەتوانی بڵێ ئەمە نیشانەی نەخۆشی دەرونیە ئەمە بێ فریایکەوی وەنیا بێ فریایکەوی لەبەرەوە یعنی بەپێی هۆکەیەتی و بە تایبەتی ئایا بووە بە شێوان و تێکچوونی ژیانی ڕۆژانەی ئەم کەسە ئایا دەوروبەر هەستیان پێ کردووە و وتیان باوکە ژیان ئەمە چییە بۆ دیار نییە ئەمە بۆ وادابڕاوە بیرکردنەوە بوو بە چی ئەو وەکوتم لەو حاڵەتە بەڕاستیە بێ دکتۆری دەرونی و کەسە ببینێ زۆر جار بەداخەوە لەوانەیە کەسانی چواردۆر پێی نازانن کەسەکە دەری نابڕێت هەر ئەیکاتە خۆی لانەی تووشی هەندێک گرفتیان نەخۆشی تریکە چی لەوانەیە تووش ئەخە سەیری کە من پێم وتی یعنی باعثە بێنە سەر ئەوەی کەوا بوو جۆرێک لە بیرکردنەوەی زۆر پەیوەندی بە زروفی ژیانەوە هەیە بە جێگیربوونەکانی ژیان بە سیستمی فەرمانڕەواوی بێ ئیشی ئەوە پەیوەندی بەوە هەیە ئەوە نەخۆشی نیە لە ڕاستیە بەس ئەوەش هەرە بێتەوە چارەسەریکەی چونکە بەوە هیچ لە ژیانە ناگۆڕێتەوە هەتا بەیانە بیرکەیتەوە لە بازنێشی بەتاڵەوە نیە بە زۆرێکی تر هەیە بەڕاستی نیشانەی نەخۆشی دەرونیە بۆ نمونە خەمۆکی ینی ئەوانەی کە خەمۆکێکی زۆر قورسیان هەیە زۆر بیرەکەنەوە و بە تایبەتی ئێوارەش کە چوونە ناو جێگە بۆ خەو شەو کە چوونە ناو جێگە بۆ خەو و بیرکردنەوەکان زۆرتر پەیوەندی بەچیەوە هەیە سەیریکەم پەیوەندی بە شکستەکانی ژیانی ئەو کەسەوە هەیە
پەیوەندی بە هەڵەکانەوە هەیە پەیوەندی بە ڕووداوە ناخۆشەکانەوە هەیە پەیوەندی بۆ ڕووداوە ناخۆشانەوە هەیە کە بۆ نمونە خەڵکی خۆشەویستی لەدەستداوە وانە سامانی لەدەستداوە هاوڕێی لەدەستداوە ئەمە وەکوتم یەکێکە لە نیشانەکانی خەمۆشی یعنی هەموو بیرکردنەوەکانیشی نەباشە هیچی دڵخۆشکەر نییە بیرکردنەوەکان بۆچی چونکە بیرکردنەوە ژێ دڵخۆشکەرە وانە تۆ بیرەکەیتەوە لەوەی کە چۆن ژیانی خۆ خۆشکەی فەنتازی و خەیاڵەکەی ئۆکەی من ئێستا ئاوام لە ئایندا تێکۆشم خەباتەکەم یعنی یەک سیناریۆی فیلمێکی خۆش بۆ ژیانی خۆ دەکەیت و هانی خۆ دەیە کە تێبکۆشی و نەڕوخ ئەوە بیرکردنەوەیکی باشە بۆ منە کەسێکیان خۆشەوێ بەردەوام بیر لە هەموو قسە و بەژن و باڵای و هەموویەکەن بەڕاستی ئەم دیوەی بیرکردنەوەش ئەگەر زیاد لە ڕادە تێپەڕی باشە چون ئەرێنیە یان نە ئەمەش هەر باش خۆی من وتم یعنی بیرکردنەوە لە ڕاستیە باشترین بیرکردنەوە ئەوەیە کە کریتیکەڵ بێ یعنی کە ڕاستیەکان ببینێ کە ڕەخنەگرانە بێ لە ئەوڵە وتم هەم ڕەخنە لە ژیان لە دەوروبەر شتەکان هەمووی ئاوا وەرنەگرێ بڵێ هیچ نییە و مشکلە نییە وایە ینی شتەکان بە ڕەخنەگرانە قوڵ بیری لێکاتەوە ورد بێتەوە لێ هەموو لایەنەکانی ڕووکەش نەبێ بڵێ ئۆکەی هیچ نییە و بەسیتەوە تەواوەوە ناکرێ یعنی لەبەرەوە بیرکردنەوە بەڕازی بیرکردنەوەیە بەسوودە کە ڕەخنەگرانە بێ هەم ڕەخنە لە دەوروبەر لە ژیان و هەم ڕەخنە و پیاچوونەوە بە ڕەفتاری خۆمانە ئەنی ئێمە خۆمان بەشەر دنیای هەڵەمان هەیە ڕۆژانە ئەوانە ببینین خۆمان چاکەین بە خۆمان بچینەوە لەبەرەوە ئەوەیە جیاوازێکە اینجا با یەمەوە سەر مەسەلەی زۆر بیرکردنەوە وەکو نیشانەی نەخۆشی کەوا بۆ خەمۆکی یەکێ لە نیشانەکانی بیرکردنەوەی زۆرە ترسی هەمەلایەنە ئێمە نەخۆشیی خۆی ترس سروشتیە بەس لە هەندێک کەسا بێ بە نەخۆشی چەندین جۆرمان هەیە یەکێ لە زۆر بڵاوەکانی ترس ئێمە پێڵێن ترسی هەمەلایەنە یعنی ئەو کەسە نیگەرانە و ترسە و قەلەقە لەسەر هەرچی لایەنەکانی ژیانی هەیە ئەوە سەر ناگرێ ئەوە ناکرێ ئێمە نەکبەتین هەر هیچمان بۆ نایە شانسمان نییە ئەمانە ڕەشبینە بەڵێ ڕەشبینیشن بیرکردنەوەکان هەمووی نەباشە هەمووی یعنی هین نییە گەشبین نییە تاریکە بیرکردنەوەکان ڕەشبین ناومێدن ئەمانە وەکوتم ترس کەوابوو ترسی هەمەلایەنە یەکێ لە نیشانەکانی ئەوەیە ئەوەی ئێمە کە پێڵێن عەمەلی وەسواسی یعنی هەندێک کەس ئەبێ دڵنیا بێتەوە لە شتەکان ئەبێ چەند جارە دووبارەی کاتەوە ئەبێ دڵنیا بێت دائمی خۆی لە مێشکیا ئەخولێتەوە یعنی ئەوە عەمەلیش یەکێکە لە نیشانەکانی جۆری ترسی ترمانەیە ترسی کۆمەڵایەتی یعنی ئەمەش هەر دەوری هەیە جگەلەوە ئەوانەی کە ڕووداوی زۆر ناخۆش بەسەریان ناهاتوە کە لە ڕووی دەرونیەوە برینار بوو ڕووداوەکان بەسەرهاتەکانی ژیانیان دەرونیانی برینار کردووە ئەمانە زۆر بیرەکەنەوە اینجا بەڕاستی نەخۆشی قورستریش هەیە نەخۆشی زۆر قورسی دەرونیش هەیە بۆ نمونە شیزۆفرینیا ئەنی بۆی هەیە هەندێک کەس هەیە کە بەردەوام بیرەکاتەوە بیرکردنەوەکەشی هیچ سوودێکی نییە هیچ نایباتە پێشێ ئەوانەش بۆی هەیە یعنی یەکێ لە نیشانەکانی شیزۆفرینیا بیرکردنەوەی زۆر بێ لەبەرەوە وەکوتم ئەبێ جایکەینەوە و ئەو جاکردنەوەی بەڕاستی بەس دکتۆری دەرونیە توانێت جای کاتەوە کە بڵێ ئۆکەی ئەمەی تۆ نەخۆشی دەرونی نییە بەڵام بەڕاوێژ ئەتوانین چارەسەریکەین یعنی بۆ نمونەیەکی لە شتەکان چییە تۆ چارەسەری ئەو جۆرە لە بیرکردنەوەی زۆر بکەی بۆ نمونە جارێ یەکەم جار تۆ لە لات ڕوون بێ یعنی ئەوە نییە کە خۆت شەو ئەچیتە ناو جێگا بە خۆت بڵێ ئۆکەی من زۆر بیر ئەەکەمەوە لە بازنەیەکی بەتاڵە و ئەمە شتێکی باش نییە کەوابوو یەکەم جار تۆ جارێ دەستنیشانی کە تەشخیصی کە مشکلەکەی تۆ چییە ئەمە هەموو کەسێ توانێ بیکە ئۆکەی وەڵای فعلا مشکلەکەی منەوەیە کە زۆر بیرەکەمەوە کاتێکی زۆر مەکوژم و هیچ سوودێکیشی نییە و نامباتە پێشێ نەکردداری لە دوایە نەکێشەکە حلەکەم وانە کابوو یەکەم جار تەشخیصەکەی زۆر جار ئەمە چۆن باشە تۆ بەڕاستی من وای بێ باشە هەموو ئینسانێ بڕاتان بێ هەر دەفتەرێکی سپی هەبێ دەفتەرێکی سپی هەبێ بەردەوام ئەو شتانەی کە پەیوەندی بەلایەنی دەرونی و کۆمەڵایەتیەوە هەیە بینوسێ بۆی دوایە بچێت پیا بچێتەوە بۆی بە جوانی بە کۆنکرێتی بزانێ مۆزوعەکە چییە دکتۆر وەکو دەردەدڵکردن وایە تۆزێک سەر دڵشی سووکە بێ هەر ئەبێ وەکو وتم ئەبێ یعنی ئینسان ئاوا یعنی بەخۆیان بچێتەوە کەوا بوو وەکو وتم یەکەم جار تۆ خۆت تەشخیصیکە کە تۆ ئەمەد هەیە دووەم جار اینجا بزانە بەڕێی من بزانە ئایا کێشەکە
تۆ بڵێن کێشەیەکە هەیە یا چەند کێشەیەکە هەیە بزانە ئایا تۆ بەو ئاوەز و عەقڵ و منطیقەی کە هاتە بەو بیرکردنەوەی کە هاتە ئەتوانی ئەم کێشەیە حلکەی ئەوە پرسیارێکی مهمە بەجددی هەندێک کێشەیە پەیوەندی بە تۆ نییە پەیوەندی بە مجتەمەعەوە هەیە درۆن ئێنە بەر سلێمانی و بەر هەولێر و بەردەهۆک باشە تۆ چی بکەی یعنی وەکو تاک ئێستا تۆ هەتا ئێوارە بیر لەمە بکەیتەوە طبعاً کە ئەڵێم وەکو تاک یعنی یەکێک کە سیاسی نەبێ و دەوری قیادی نەبێ بێگومان ئەگەر هێژیە دەوری قیادەی سیاسی و عسکەریە بێ بیر کاتەوە حل بدۆزێتەوە نییە بێ بچێت دیبلۆماسیژ اینکە بەس من و تۆ چی بکەین یعنی لەبەرەوە ئەبێ بیر لەوە بکەیتەوە ئایا ئەم بیرکردنەوەی من هیچ سوودێکی هەیە کە بۆ ئەگەر شتەکە لە دەستی تۆوانە بێ وازی لێ بێنە ڕوونی کەرەوە بە خۆت بڵێ دەتەواویت ئەمە پەیوەندی بە تۆ نیە و هیچی بۆ ناکرێ و بێدەنگ بە ئەختە لێرە هەندێک کەس هەستیارە هەندێک کەس هەستیارە یعنی زۆر کەسمان بەرکەوتووە پێی ئەڵێ بەڕوو پێی ئەڵێ بۆ ئەمەنە بیری خراپەکەیتەوە بۆ ئەمەنەشتە ئەڵێ بەدەست خۆم نییە یعنی دوکتۆر زۆر کەسێ بڕواکە بە قسە بە ڕەفتار بە هەڵسوکەوتی چواردەور بیری لێکە عنی کەسێ قسێکەکە بەغەڵەت کەسێ ڕەفتارێکەکە بەغەڵ منیژەوە پێڵم ئێستا من بۆی کە پرسیارەکەم بگات جەنابەت جوابم بێتەوە ڕەفتارێکەکە بە هەڵەوەریەکرێ ئەچێت لەو دیۆدانیشە بیر لێکاتەوە لەوانەشە هیچ پەیوەندی بۆ نەبێ ئەم بیری لێکاتەوە قسەیەکەکە ئەچێت دانیشە بیری لێکاتەوەڵم قسەی بۆ پێوت داخر جواب تێمەوە چاوەکەم ئەمانە هەمووی ئەوە تێکەڵە یعنی ئێسەوەی تۆ باسیەکەی ئەوە ئێمە یعنی ئێستا من هەموو دکتۆرێکی دەرینی یەکسەر بیرم بۆ چێت ئەڵێمەوە کەسێتێکی هەیە ئەو کەسێتێکی گوماناویە قسەکە گوماناویە هەموو شتێ ئەیخاتەوە سەرخۆی ئەڵێ مەبەستی منە ئەڵێ ئەوەکەوە ئەخ بۆیە ئەڵێم ئەم شتانە بەس دکتۆری دەرونی ئەتوانێت چارەسەریکە وە تەشخیصیکە بڵێ چییە موزوعەکە لەوانەیە شتێکی زۆر سادە بێ نەخۆشی دەرونی بێ نەیش بێ بڕاوکە لەوانەیە شتێکی زۆر سادە بێ بە یەک دانیشتن لەگەڵ دکتۆری دەرونیە بۆ چارەسەرکە هەر یەک دانیشتن نە دەرمان نە هیچ شتێ بۆ تەشخیص ئەگاڵێکا کە ئەمە ئەوەیە چارەسەرکە بڕۆخوا حەفیزی تر مێرەوە بەس کێشەکەی ئێمە چییە خەڵک ئەترسیە لە دکتۆری دەرونی ئەڵێ کاکە خۆمە شێدین بۆ بچم بۆ لای دکتۆری کوورە کاکە ژیان ئەخر قەزێ ئەوە نییە کەوا بوو یەکەم تەشخیصی کەم کە من نەخۆشی دەرونیم نییە دووهەم یا دکتۆرێکی دەرون تەشخیص دووهەم وەکوتم ئایا ئەم کێشەی کە من بەردەوام بیری لێکەمەوە من نەتوانم چارەسەریکەم نەخێر خەڵک هەیە خراپە خەڵک هەیە فیتنەیە ئەنواع عشقەیەکە من نەتوانم چارەسەری بۆ خەڵکە بکەم نە بەڵام ئەگەر مناڵەکەی خۆمە ئەگەر کە سوکارەکەی خۆمە نزیکەکانمە دڵسۆزەکانە خۆشەویستەکانمان ئەتوانم قسەیان لەگەڵکەم وانە ئەگەرێژێکە بە ناو بەناو لەو ناوێکی بیستواناقم چێ بەسەرەوە نە تەلەفۆنی بۆگەم نە عیلاقەمە نە هیچ شتێ وانە کەوا بوو ئەوەی کە ئایا چارەسەرەکە بەدەست خۆمەیان نا اینجا ئەوەی کە ئایا یعنی ئەمەش زۆر گرنگە چی لە پێشە ئێستا چی لە پێشە وانە تۆ خوێندکاری پۆلی دوانزەی وانە کاتی ئیمتیحاناتە ئێستا ئەوەی کە لە پێشە بۆ تۆ ئەوەیە کە بخوێنیت فێر بیت و هەوڵ بی دەرچی تو نمرێکی باش بێنی ئیتر هەرچی شتەکانی تری ژیانە هەیە ئۆکەی تەندروستی زۆر مهمە ئەبێت تەندروست بی وانە تێرخەوە بی خواردنە باش بێ و تۆزی وەرزش بکەیت ئەمانە مهمە بەڵام ئامانجی یەکەم و ئەوەی لە پێش ئەم شتەیە کەوا بوو تۆ ئێستا ئیتر پێویست ناکە بیر لە شتی کە زۆر بکەیتەوە بیر لەوە بکەرەوە هەر ئەوەنەش بیرکەرەوە ڕوونی کەرەوە بڵێ ئۆکەی گرنگترین شتی ژیانی من ئێستا خوێندنە تەندروستیم باش بێ کێشە نەبێ خۆم دوورخەمەوە تاو وانە ئیتر پێویست ناکە تۆ بیر لەوە بکەیتەوە ئاخر دەرناچم ئەوە ناکەم ئەڵێ من ئەوم لە دەستیا چی هەوڵی تێکۆشانی خۆم هەیە سعیەکەم و فێرە بمووی شەڵا دەرەچم و نمرەیەنم کەوا بوو چی لە پێشە ئێستا یعنی ئەو بابەتانی تۆ بیری لێ ئەەکەیتەوە ئاخر بۆی کێشەکە لە وایە بیر لە 50 دەکاتەوە ئێوەرە تۆ ئەم 50 دابشکە دانیشە لەسەر دەفتەرەکەی ئەو دەفتەرێک کەوتم هەموومان هەقێتی دەفتەرێکمانەوێ دەفتەری دەرونی دەفتەری دەرون کۆمەڵایەتی نایەنێکی ئەم 50 ریسکە یەک دوو هەمووی ریزیکە یەکەی بڵێ ئۆکەی ئەوە هەر مهم نییە هەر فڕێیە ئەوە ڕوونی کردەوە بخۆن یعنی تۆ بووی بە دکتۆری دەرونی خۆت ڕوونیەکەیت و اینجا ئەڵێ ئەمە لە هەمویان گرنگترە لە هەمویان گرنگترە و ئەبێ ئەمە ئێستا خەریکی ئەمە بم بەو شێوەیە تۆ بەڕاستی ئەتوانێ هەمووی جیاکەیتەوە دوورکەویتەوە لە مەسەلەی خۆ بیرکردنەوەی زۆر جا دکتۆر زۆر جار کەسانێک کە ئەم گرفتی بیرکردنەوەی زۆرەیانێ ئەڵم لە تەنیاییەکەیە لە تەنیایی کاتێ بە تەنیا بن کەس نیە لەگەڵیان قسە بکیان مەسەم بابەتێکی لە ئەڵێن زۆر جار ئالم کاتانە جاکە بەڕێزت پێمان بڵێ دەفتەرەکە ئەوە زۆر گرنگە لە پاڵ دەفتەرەکە چیتر ئەبێ هەبێ بۆ نمونە تا چەند گرنگە خۆ سەرقاڵکردن یان
قسەکردن لەگەڵ کەسێکی ترە ئەم ڕێگانە پرسیارەکە زۆر مەزبوطە ئەمان باتە سەرەوەی چارەسەری ئێستا باسم کرد یعنی چەند شتێکم باس کرد لەسەر چارەسەری یەکێ لە شتە گرنگەکان بۆ چارەسەری ئەوەی کە تۆ ئیتر ئەوە زۆر بیر نەکەیتەوە بۆ نمونە چالاکی کردداری هەیە کردداری لەباتی ئەوەی زۆر بیرکەرەوە بۆ نمونە هەموو ڕۆژێ ئینسان دەتوانێت هەر لە ماڵەکەی خۆیان ئەوەی کە پێڵێن یعنی ئەو ساپێمانەوت وەرزشی سویدی وانە ئەوەی کە پێڵێن ئەیرۆبیک نەپێویستی بە ئاسنەوە نە بە سپرنگەوە نە بە دڵسەوە هیچی پێویستی بوون هەر لە ماڵەکەی خۆتا هەموو ڕۆژێ ئەتوانی چارەکێ 15 دقیقە بۆ خۆت هەر وەرزشکەی وەرزشی ئەیرۆبیک ئاواگەی ئەوە لەوایتر کە تۆ مەشغوڵیەوە بیر ناکەیتەوە وانە جگەلەوە بەڕاستی لایانی ڕۆشنبیری زۆر گرنگە بەڕێی من هەموو ئینسانێ بێ بخوێنێتەوە کتێب بخوێنێتەوە وانە کەوا کە تۆ خوێنتەوە بۆ نمونە شعرێکی جوانی خوێنەوە چیرۆشی ڕۆمانێکی خوێنەوە ڕزگارتە بێ لە هین لەوە وانە جگەلەوە لایانی هونەری هەیە وانە لایانی هونەری یعنی هەوڵەی مەسلەی ئەوە چۆنەڵی نیگارکێشانە مۆسیقایە خۆت مۆسیقالی خۆت هەوڵەی بچیتە خولێکی ڕاهێنانی مۆسیقا ئایا لایانی هونەری نیگارکێشان یعنی بەڕاستی ئینسان ئەبێ خۆی تاقیکاتەوە یعنی هەندێک کەس دەڵێ دکتۆر من بەهرەم نییە بەهرێ هیچم نییە ئێدادا تۆ خۆت تاقی نەکردوتەوە ئێدە بڕۆ خولێکی ڕاهێنان بکە بڕۆ 2 مانگ خولێکی ڕاهێنان بکە لە ماڵی موزیک لە شوێنێ لە نیگارکێشان ئێستا خولی ڕاهێنان هەیە لە هەموو بوارێکە خۆ تاقیکەرەوە بزانە ئایا بۆی هەیە بە پێچەوانەوە تۆ بەهرەیەکی شاراوە هەبێ ئەسڵەن بەهرەیەک هەبێ ببی بە هونەرمەندێکی بەناوبانگ ئەم عالەمە چۆن بووە بە هونەرمەند خۆیان تاقی کردوێتەوە بۆ ئەبێ ئێمە کردار بکەین خۆمان تاقیکەینەوە لە بوارەکانی ژیانە بەو شێوەیە ئەتوانین یعنی کە تۆ خۆت مەشغوڵ کرد سەرقاڵ کرد بە شتی کردداریەوە ئیتر ئۆتۆماتیکی بیرکردنەوەگە و کەمە بێت دکتۆر بە پێڕۆشتنش پێما بێ معجزەکە بە پێڕۆشتن بێگومان بەشێکە لە وەرزش یعنی بەتایبەتی شاخەوانی بەسکەڵم شاخەوانی نەک چەقش و مێخوانەوە تۆزێ خەڵکی خۆی ئەوێ شاخەوانی سروشیە ئێمە گۆیژەمان هەیە ئەزمڕوان هەیە ئەم شاخە جوانانەمان هەیە بیپارێزین سەوز بێت ئەتوانی هەموو هەفتەیە بەلایکەمەوە جارێ بڕۆی بۆ گۆیژە لەگەڵ چەند هاوڕێیەکە وانە یعنی چالاکی بکەین ئەنی ئەوی تۆ زۆر گرنگە چالاکی بکەین کە چۆن ئەڵێ جێگرەوە بێ بۆ بیرکردنەوەی زۆر دەستەکانی خۆش بێت دکتۆر زۆر سپاس بۆ ڕێنمایەکانە بە هیوای ئەوەی کە هەمیشە بتوانین بیرکردنەوەیشی ئەرێنیمان هەبێ بۆی کە بتوانێت سوود بە ژیانمان بگەێنێەوە دوورکەینەوە لەو ژاوەژا و کێشە و گرفتانی ژیانیش زۆر چاکە بیرکردنەوەیەکی ئەرێنی و ڕەخنەگرانە لە خۆشمان پیاچوونەوەی خۆمان و لە دەوروبەریش بە پێی توانە کە ئەڵێن ڕەخنەگرانە یعنی هەڵسەنگاندن باشەکانیش ببینین نەباشەکانیش ببینین هەڵەکانی هەمووی ببینین فراوان و قوڵ دەستەکانی خۆش بێت زۆر سپاس